کاک سالار لە ئێستادا بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی کێ لە نێو هەموو لایەنە سیاسەکاندا؟ بەڵێ بەرپرسیارەتیەکە بە پلەی یەکەم لای پارتی دیموکراتی کوردستانە و دواتریش لایەنەکانی تر و بە تایبەتی گۆڕانیش ئەبێ گوتاری ڕاگەاندنی خۆی کە ڕاستیدا هێورتر بکاتەوە. دۆخەکە ئەو پەڕی بەرپرسیارەتیەوە بە لە بەرچاوگرتنی ئەو وەزعی خەڵکی کوردستانی تێدایە. بەندە پێشنیار دەکەم کە کۆبوونەوەی سەرۆک لیژنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان لە هەفتەی داهاتوودا دەست پێ بکرێ، کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان دەست پێ بکرێ، زەمینە سازی بکرێ بۆ ئەوەی لە ڕێگەی لایەنە سیاسیەکانیشەوە گفتوگۆکان بەردەوام بن، خۆمان کێشەکانی خۆمان چارەسەر بکەین. هەرچەندە ڕام وایە ئەم گرفتانە تاوەکو ساڵی 2017 بەردەوام دەبن و ئومێدی چارەسەرێکی ئەوتۆ بەدی ناکرێت بەداخەوە دوای ئەو بەیاننامە و ئەو گوتارە توندانەی کە لە نێوان پارتی و گۆڕاندا هەیە. هەرچەندە گرفتەکە تەنیا پارتی و گۆڕان نین، گرفتەکە کۆی پرۆسەی حیزبایەتیە لە کوردستان. بەدیدی من دۆخی هەرێمی کوردستان لە ئێستادا بەم میکانیزمە، بەم عەقڵیەتە، بەم بیرکردنەوەیە، بەم هەڵسوکەوتە، بەم گوتارە سیاسی و ئەعلامیە درێژەیە بێت تاوەکو 2017. ئەمە لە بەرژەوەندی هیچ لایەکان نییە. هەر لایەک پێی وابێت درێژەکێشانی ئەم بارودۆخە تاک و ساڵی داهاتوو و داهاتووتر ئەوە تەواوی پێگەی موئەسەسات و دۆخی هەرێمی کوردستان و پێگەمان لە ئاسی نێودەوڵەتیدا دەهێنێتەوە سەر خاڵی سفر کە ئەمە جحافێکی گەورەیە بەو خیتاب و خوێن و مێژووی کە خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان هەیەن بۆ لەو ڕۆوە داوای دەست و بردی بەرپرسیارەتیەکەم لە هەموو ئاستەکان بە تایبەتی ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەبێ کۆبوونەوەکان چڕ ببنەوە لە ئاستی لیژنەکان، لە ئاستی فراکسیۆنەکان و هەوڵدرێ سەرۆکایەتی پەرلەمان کۆ ببنەوە بۆ ئەوەی زەمینە بڕەخسێنین کێشەکان برێتەوە پەرلەمان و بچینەوە دۆخی پێش 12 ئافاقێکی گشتی کە هەموو لایەک بگەنە ئەوەی کە ئەوەی ئەگوزارێ لە بەرژەوەندی هیچ لایەکان نیە و سپاس بۆیەوە.